خێرانی ستاندارد و بەرنامەی شۆڤەی ڕووداوەکان ئەم کاتتان باش. لە بەرنامەیەکی تایبەت لەسەر پرسە ناوخۆیەکانی یەکێتی هەڵوێستە دەکەین. ڕووداوەکانی ناوخۆی یەکێتی کە وەکو بوومەلەرزەیەکی سیاسی لەو حیزبەیدا بە پەنهانی تێپەڕ بوو بێ ئەوەی لە واقعدا بزاندرێ ئەوەی ڕوویدا چی بوو، سەرچاوی ئەسڵی کێشەکان چی بوون و لەکوێ بوون و چێ بوون و بکرەکانی چێن تا ئەم لەحزەیەش لە بەرچاوی خەڵکی کوردستان ڕۆشن و نادیارن ناڕۆشن و نادیارن. بەڕاست ئەوەی لە 8 تەمموزدا ڕوویدا چی بوو، هۆکارەکە لەکوێ سەری هەڵدا و ئەنجامەکەی بەچی دەگا، ئایا ئەم دۆخە بە تەواوەتی بەچل ئاراستەیەکدا دەڕوە، بەرچاوڕوونیەک هەیە لەم مەسەلەیەدا بۆ ئەوی بزانین چی ڕووی دەدا. لەم ئەڵلقەیە بەرنامەی شڕۆڤەی ڕووداوەکان بە میوانداری دوو ئازیز شڕۆڤەی ئەم بابەتە دەکەین. لە ستۆدیۆ ستاندارد بە خێراتنی هەریەک لە بەڕێزان ڕەعەت ڕەفعەت چاودێری سیاسی دەکەین و بەڕێز مامۆستا شادومان دەرگەڵەی ڕۆژنامە نووس و چاودێری سیاسی دەکەین. زۆر بەخێر بێن بۆ ستۆدیۆ ستاندارد. با دکتۆر لە جەنابەت دەست پێ بکەین. ئەوەی لە 8 تەمموزدا ڕوویدا چی بوو؟ بەنای خی گەورە میهرەبان، بەڕاستی ئەگەر بە وردی سەیری ئەو ڕووداوی 8 تەمموز بکەی هەست دەکەیتەوە لە توێژنوێش ڕابردوش باسم کرۆکەوە ئەوە تەواوی پێناسەی کودەتای لەسەر دەست پێ، چکە کودەتا برێتە لە بەکارهێنانی هێز یان هەڕەشەی بەکارهێنانی هێز بۆ گۆڕینی کەسێک یان حیزبێک یان ئەنجومەنێک لە باڵاترین دەسەڵاتەوە بۆ ئەوەی شوێنەکەی بگرێتەوە لایەن کەسانی ترەوە. وێ بە کورتی دەتوانین بڵێن ئەوە کودەتا بووە، یان زۆر جاران پێناسەی وای پێ دەکرێتەوە چاکسازیە، خۆی ئاساییە هەموو کودەتایە کاتێک ڕادەگەێنرێ بۆ جەماوەری بۆ خەڵک بە ناوی ڕاپەڕینی جەماوەری، بە ناوی شۆڕش، بە ناوی ڕاستکردنەوەی ڕێڕەوی شۆڕش، بە ناوی چاکسازی بەو ناوانە ڕادەگەێنرێ، بەڵام لە خودی خۆیدا لە ناوەڕۆکەیدا بریتێ لە کودەتا. دکتۆر ئەوکارەکە لەسی سەرچاوێکت بۆچی بۆ ئەندازەیە گەورە کێشەکان تەقیەوە گەورە بوو؟ خۆی دیارە ئەوە کێشەی کەڵەکە بووە. بەڕای من ئەو حیزبە هەموو حزبێک ناکرێت دوو سەرکردە دوو کەس قیادەی یەک حزب یەک تەوەجوه یەک کۆمەڵ بکرێ. پێویستی بەوەیەکەوە لە هەموو شوێنەکە هەتا تەنان لە کۆمپانیاکان لە سەرۆکایەتی وڵات لە حزبیش بە هەمان شێوە دەبێت یەک کەس یەک سەرۆکە بێت. بەڵام ئەو داهێنانی دوو هاوسەرۆشیە دیارە نیشانەوەیەکەوە کێشەیەکی ناوخۆی قوڵ هەبووە، یان دوو تەیار و دوو تەوەجوهی قوڵ هەبووە، دوو گروپ دوو کوتلە هەبووە بۆ چارەسەرکردنیی کاتی داناوەکەوە هاوسەرۆکی بی. بۆیە لە ماوەیەکی کووردا یان درێژدا لە نەتیجەی حتمی ئەوەیەکەوە ئەو دوو هاوسەرۆکە، ئەو دوو کوتلەیە، ئەو دوو تەیارە، ئەو دوو تەوەجوهە ڕۆژێک لە ڕۆژاندا بەرژەوەندەکانیان تێکگیر دەکات و دەبێت یەک لایەکی بۆ بەجێبێڵیدان ئەوی توای بکەوە لای داات و خۆی بێتە جێگەی. مامۆستا شادومان کۆی کێشەکانی ناویەکێتی ئەوە بوو کە دکتۆر ڕەعەت باسی کرد یان شتێکی تریش لە پشت ئەو مەسەلەدا هەیە؟ ئەزانی چۆن من لەگەڵ تەئیدی قسەکانی کاک دکتۆری دەکەم. ئەمە ئەگەر تەحلیلێکی بۆ بکەین فعلەن کودەتا بوو، بەڵام وەکو جەنابەتە لەسەر پرسیارەکە جەنابەت ئەسبابی زۆر بوو کە گەشتە ئەو حەددا. دکتۆر ئشارەتی پێدا، بەڵام ئەسبابەکان ئەگەر پرسیارەکەیتەوە یعنی وا پێدەستی ئەسبابەکان باسکەن. من پێم وایە یەکێتی بۆ خۆی پێشی کۆنگرەس کێشەیەکی زۆری بوو، باڵی زۆر هەبوو. ئێستا ئەو کودەتایە ئەگەر کرا، ئەگەر ناوی لێ بنێن کودەتا، ئەگەر هەر شتێکی ناو لێ بنێن لە بینی دوو باڵا بوو، بەڵام پێش کۆنگرا چەندین باڵ بوو. یەکێتی من چەند جارێک ئەوە نووسیوە، چەندین باڵ بوو لە کۆنگرەیە. بە قەنەعەتی من توانرا ئەو باڵانە کۆ بکرێتەوە، ئەو هەموو باڵانە کۆ بکرێتەوە لە دوو باڵایە، لە دوو باڵ. ئەم دوو باڵە کێشەیان بەردەوام بوو. ئەگەر کێشەش بەردەوام نەبووایە لە کۆنگرە ئەبوو بە یەک باڵ، لەبەرەوە دوو هاوسەرۆک دانرا. من پێم وایە عیلاجەک معالەجەیان بۆ کرد کە دوو هاوسەرۆکە بێتن، دوو کەس قیادی. یعنی جەنابەت پێت وایە هەر لە ئەسڵی خۆیدا کێشەکە بۆ ئەوە بوو، هاوسەرۆکی بۆ ئەوە بوو کە کێشەکانی ناویەکێتی قوددا لا خۆی حەلکات. هەرەوە بۆ ئێستا لەگەڵ هەر ئەندامێکی سەرکردایەتی ئەو یەکێتیش قسە بکەی، هەر ئەویش دەڵێتن ئێمە لە ناو کۆنگرە ئێمە هەوڵماندا بەلای کەم لە 20 کوتلەیە بیکەن بە دوو کوتلە، لە 20 باڵیا بیکەن بە دوو باڵ. ئەمە کارێکی باش بوو، یعنی مەرحەلەیەک بوو. من بە قەناعەتی مەرحەلەیەک بوو توانرا کۆ بکرێتەوە، بەڵام ئەمەش بەردەوامیەتی نەئەبوو. نەتیجەکەی ئەوە بوو 8 تەمموز بوو نەتیجەکەی. بەڵام
بە قەناعەتی من کارێکی زۆر ئاسایی بوو ئەمە دەبوایە هەر ڕووبدا ئەگەر ئەمڕۆ ڕوونەدا بەیانی ڕوونەدا دوو بەیانی ڕووی ئەدا بەڵام دەکرا بە شێوازی کە معالەجە بکرێت یعنی هەم بابرێن هەم کاک لاهور و هەم کاک بافلیش دەیانتوانی ئەمانە دانیشن لەگەڵ سەرکردایەتی ئەم دوو کوتلێش بگەین نێک بە شێوازێک کە بە شێوازێکی شەرعیانە بەڵام ئەمە نەکرا ئەمە هەر تەزیر کرایەوە تا ئەو کاتێک کە تەقیەوە بە شێوازێک تەقیەوە کە دەکرێت ناوی لێ بنێن کودەتا بە سەربازی بە هاڕەشە بە نازانسی ئەوەی کە ئەگامان لێ بوو هەمومان یعنی حەدەسەکە زۆر نیە تقریبا نزیکەی دوو مانجەکەوە نیە بەم شێوەیە معالەجە کرایە بەڵام پرسیارەکە لەوەیە ئایا ئەمە کۆتاییە بە نسبەتی یەکێتیەکان ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزب ئی بافلە یان ئی شێخ لاهورە یان ئی من و ئی توی هەموو ئەوانەیە کە ئەندامی یەکێتین من بۆ خۆم ئەندامی یەکێتیم یعنی ئی هەمومان بێکەوە یەکێتی هەمومانە ئایا دەکرێت بەو شکلەوازی لێبینین یان دەبێت دەست پێ بکەین معالەجەی بکەین بەڕەغمی ئەوەی ئێزە ئەمن لەگەڵ لاهوری بم یان لەگەڵ بافلی بم یان لەگەڵ هەر کوتلێش کە بم لە زمنی ئەوانە شەڕەنگە هەرێکی مەزموعە کوتلێکی خۆیان هەبوو بێتن تا ئێستا تەسیراتی پێش کۆنگرا ما بێتن ئەمانە دەکرێت معالەجەیەش کە نوێ بکرێتن بەڵام چۆن دەکرێت ئەمە پێویستی بە دیڕاسە هەیە پێویستی بە تەختیت هەیە دکتۆر باسی مەسلەی دەستی دەرەکی لەم پرسەدا بە تایبەت مەسلەی ئەوەی کە وڵاتانی ئەقلیمی بە ڕۆڵی پارتی دەستی پارتی ئەمانە چۆن دەبینی پێت وایە ئەمانە کاریگەریان هەبووە هەر لە ئەسڵدا هەیە مەسەلەکە پندێش پێشینانی کوردی زۆر ڕاست لەسەرەوە مەسلەیەکەوە دەڵێگەر دارکردنی لە خۆی نەبی تەمەنی 1000 ساڵە خۆی ئەگەر چێشە داخلیەکان نەبایە و ئەو چێشمە شێشمەی ناوخۆی یەکێتی نەبێ و دوو هاوسەرۆکی نەبایە و دوو کوتلە و دوو باڵ نەبایە زۆر ئەستەمەکەوە لایانی دەرەشی بێت بتوانی لە ناو خۆتدا گۆڕانکاری بکات بەڵام خودی تەقبولێک هەبووە لە ناو خودی یەشێتی ئەوە بۆکەوە لە باڵی ئەو باڵێکەوە توانیتی کودەتا لەسەر باڵەکەی تر بکە بەڵام بێگومان ڕۆلی حزبی تری دەسەڵاتی لە هەرێمی کوردستان ڕۆلی باڵای هەبووە لە چی لە یارمەتیدان و چ هاوکاریکردن و چ پێدانی شەرعیەت و دەرکردنی فەرمان و فەرمانی سەرۆکایەتی هەرێم و ئەوانە هەموو ڕۆلیان هەیە لەگەڵ ئەوەشدا بێگومان دەتوانین بڵین لەگەڵ بەرژەوەندەکانی هەندێک وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا تێکگیر دەبێتەوەکەوە ئەو جۆرە گۆڕانکاریان لە سنووری هەرێمی زۆنی سەوز جەنابی دکتۆر یعنی ئێمە بەردەوام بینیمانە لە حیزبی کوردیدا لە 91ەوە تا ئێستا چەندان حیزب هەر بە یەکزار لە بەرێک هەڵبەشاون چەندان حیزب بوونە دوو کەرت بەشێکیان لە سلێمانیمانەوە بەشێکیان لە هەولێرمانەوە چەندان حیزب لە مەسەلەی کاتی مەسەلەن ئەو ئەزمانی کە لە هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی سەرۆکاتی هەرێم ئەمانە دروست دەبوون ئینشقاقیان تێدەکەوت دەبوونە دوو باڵ کوتلە و فراکسیۆنە پەرلەمانەکانیان دەبوون بە ئەوانیان هەموو دەگەڕاندەوە بۆ ڕۆڵی پارتی ئایا بەڕاستی پارتی ئەوەندە بەهێزە کاریگەری لەسەر ئەمان هەبێ لەسەر ئەوان ڕەوداوەکانی یەکیتیش هەبێ خۆی بەڕاستی ئەو کودەتایەکەوە ئەگەر زۆر بە ئینساف سیرکەن ئەو کودەتایەکەوە لە ناو یەکێتی ئەنجامدرا بە شێوازێشتر بە نوعشتر لە ناو پارتیش ئەنجامدرا بەڵام بە هێمنی و لەباری و بە ئارامی شتەکەگرایە ئەو یەک دوو خودی حزبەکانی تر لاوازی ئەو حزبانەی غەیری پارتی ینی وای کردووە کەەوە پارتی ڕۆلی هەبیت لە پارچەکردن یان دەستی هەبیت لە ناو هەتا تەنان دەستنیشانکردنی وەزیرەکان پلە باڵاکان ینی حزبێکە دەچی تەحالف لەگەڵ پارتی دەکا پارتی پێی دەڵێ دەوی فلان وەزیر دابنێت من وەزیر دەدەمێ یان فلان نابی دابنێ ئەوانە هەموو لاوازی و نەبوونی مەناعە بەرگری خودی ئەو حزبانەی بەرامبەر پارتیە ئەگەرنا وەک خودی خۆی پارتی ئەوش حزبێکە و ئەجندای خۆی و بەرنامەی هەیە ئیشی بۆ دەکات بەڵام عیبەکە لە حزبەکان ترەکەوە نەیانتوانی و ئەجندا و ئامانجی خۆیان جێبەجێ بکەن کاک شادومان ڕۆڵی یەکێتی وەکو حزب وەکو دامەزراوە وەکو حزب ڕۆڵێکی لاواز بوو یان هەر بەڕاستیش سەیر بوو یعنی بۆچی تا ئێستا موسسەکانی ئەم حیزبە هیچ هەڵوێستێکی جدیان نیە لە مەسەلەیە بێدەنگیا هەڵبژاردووە یان هەر بێکاریگەر کراون یان مەسەلەکە چۆنە ئەمە من پێم وایە تەوقیتەکە زۆر حساس بوو لە تەوقیتێکە ئەم کارەکرا زاناوی لێنێن کودەتا هەر شتێکی ناو لێنن لە تەوقیتێکە کرا کە تەوقیتەکە زۆر ناسکە یعنی تۆ لەم زروفەیە تۆ لە بەردەم انتخاباتێکی مەسیری لە پەرلەمانی عێراقی فیدرالی
تۆ لەم حالەتەیە ئەگەر کێشەکان گەورەتر بکرێتەوە و زۆر تەرکیزی لەسەر بکرێتەوە من پێم وایە کادیرەکانی یەکێتی و سەرکردایەتیەکێتیش بەو شکلە بیرەکەنەوە من لەگە زۆریانیش دانیشتمە و مناقەشەمان کردووە تۆ ئێستا ئێمە پێویستیمان بەوەیە هەندێک شتێن ناگۆڕێت یعنی چای کارۆخ لە چای کارۆخە ناتوانین بیبینە بەسرا ئەم حالەتە ڕووی داوە لە تەنقیتێکا کە بەیانی دوو بەیانی مانجێک ماوە بۆ انتخابات پێم وایە کەمتریش چەند ڕۆژێک کەمتریش ئەنجا تۆ لەو حالەتەیە تۆ مەشغولی چیبی مەشغولی ئەوە بی هێزەکەی خۆت لە بەغداد زارش کە ئەو کاندیدانی خۆت ئەوانەی کە تەرشیحەتکردن زۆرترین کاندید بسێتە بەغدا جارش کە لەسەر ئاستی عێراقا خۆت بەهێزکەیتەوە یان خەریکی خۆت بی بۆ ئەوەی بە تەواوی لە ناو بچی ئەمن پێم وایە ئەمە یەک لە سەبەبەکان یان یەکێک لە سبابەکان کە منیش هاتوومەتە ناو پرۆسی هەڵبژاردن و دیعایە دەکەم و نازانم چی دەکەم هەدەفەکەم ئەوەیە ئێمە نابێ لاواز بین بەڵام وەکو بدایەتەکەش گوتم ئایا ئەمە کۆتاییە ناکۆتایی نییە پێم وانییە جەماوەری یەکێتی قاعیدەی حزبی یەکێتی پێم وایە سەرکردایەتی یەکێتی بێدەنگ دانیشێت بەڵام هەمووی هەڵگرتووە بۆ ئەوە چکە ئەولەویەت هەیە پرایۆرەتی ئێستا ئێمە ئەوەیە کە ئێمە سەرکەوتوو بین لە بەغدا ئێمە بتوانین کۆمەڵێک کادیری چاچی کاندیدی باشی خۆمان بنێرین بۆ ئەوە دوای ئەوە دابنیشین معالەجەی کێشەکان بکەین ئەمە ئەساسی ترە لەوەی تکە چکە ئەوەی تکە ڕەنگە بتوانین تەجیلی کەینەوە بەس ئەوە تەجیلکردنەوەی تێدانە من پێم وایە ئەگەر هەیئاتەکان بێدەنگن ئەگەر کەوادری یەکێتی بێدەنگن بێدەنجەکە بۆ ئەم مەسەلەیە دەگەڕێتەوە ئەویش هەستکردنە بە مەسئولیەت هەم لەلایەن کادیرەکانی یەکێتی هەم لەلایەن ئۆرگانەکانی حزب هەم لەلایەن جەماوەرەکەشی ڕاستە جەماوەرەکە ئێستانەکە زۆر تووڕەیە لەمەی کە ڕوودا لە تەوقیتەکەش تووڕەیە یعنی جەماوەردیان گوت ئایانتوانی ئەم تەوقیتی کودەتایە ناوی هەرچی لێدنین بخرێتە دوای هەڵبژاردن بۆی سەرکەوتنمان بەدەستێنا بە ئینجا ئەمەمان کردبا بەڵام ئەمە کرا ئەجا بەدەستی دەرەچی کرا بەدەستی ناوخۆی کرا لە کالفامی مەجموعەیەک لە کەوادری یەکێتی بوو کە زەختیان لە قیادەی خۆیان کرد ئەبێ بکرێت پێش ئەوە یان لە تەختیتێکی مسبقی بەهەرحاڵ ئەمە ڕوویدا ئێستا جەماوەری یەکێتی هەمووی تووڕەیە ئەتوانم حەسەب ئەحسایات پێم وایە لە 1970 بۆ 1970 جەماوەری یەکێتی ئەڵێ دەنگ نادەم تووڕەیە لە ماڵەوە دانیشتووە ئەم تووڕەیە من پێم وایە کارێکی باش نییە منیش بۆ خۆم تووڕەم وەکو شادمان بەڵام ئایا تووڕەیی من ئەبێ حزبەکەم لاواز بکەم یان بەهێزی کەمەوە جا پرسیارەکە لەوەیە من زیاتر ئاگادانم لەناو قاعدەی یەکێتی لەناو با بڵێن خەڵکی یەکێتی ئەوانە خەڵک من پێم وایە تووڕەیی ئێمە تووڕەیی ئەندامانی یەکێتی ئەبێت تەجیل بکرێتەوە بۆ دوای انتخابات یعنی با بڵێن ئەولەویەتمان هەبێ بۆ ئیشەکانی خۆمان من پێم وایە ئەولەویەت ئەوەیە کە سەرکەوتوو بین لە هەڵبژاردن هەروەکو تاییدکردنی ڕێیەکەی تۆ بەڵام بە دیوێکی تردا بە جۆرێک پرسیاری دەکەنەوە بۆ دکتۆرە یەکێتی کە پێشتر ڕخنەیەکی یەکزا زۆری گرتووە لە حزبەکانی تر بەتایبەت لە پارتی کە منافزێکی سەرسەختی ئەو بە درێژایی 30 ساڵە بەتایبەت لە دوای ڕاپەڕی باس لەوە کراوە کە پارتی وەکو حزب وەکو موسسە وەکو دامەزراوە زۆر لاوازە قاعدێکی مرکزی هەیە کە پێشتر مەلا مستەفا بە دواتر لە دوای باڵێن لە دوای ڕاپەڕینەوە کە خەڵک ناسیوێتی مەسعود بازانی بووە ئەم کارکتەرە توانیوێتی کۆی حزب بەو ئاراسەیە بە کە خۆی دێوێت بەمانای کە ڕۆڵی حزب زۆر لاواز کراوە حزب بێبەها کراوە لەو مەسەلانەی کە دەبێت وەکو حزب قەراری تێدا بدا بڕیاری تێدا بدا و ڕەئی هەبێ لەوەی یەکێتیشدا ئەوەمان بینی ینی ئەمەمان بینی هەتا ئەم دەقیقێش موسسەکان جاری وا بەستی زۆر لاوەکی لە کۆکردنەوەی ئیمزا ئەمانە خەریکن جاری وا هەیە ڕۆڵەکان زۆر لاوازە یعنی مەکتەب سیاسی هەر کۆبوونەوەیکی ئەو توێنێک 12,000 کۆبوونەوە لە 8 تەمووزەوە سەرکردایەتیش هەر کۆ نەبووتەوە بەرحەڵ من پرسیارەکە لەوە دەکەم کاک دکتۆر یەکێتی دەبووایە وەکو حزب چی کردبایە وەکو حزب وەکو هەیکەلی حزب هۆی بەداخەوە لە هەرێمی کوردستان توان بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش مؤسسات وجودی نییە بەڵکو ئەشخاصەکان و کەسایەتیەکان و کارێزمای کەسەکان وجودی زیاترە هەتەنانەت لە ناو حکومەت سەر ناو حکومەت بە پێی پەیڕەوی ناوخۆی
ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان باڵاترین دەسەڵات چێە؟ سەرۆکی ئەنجومەنی وەزیران نییە، بەڵکو تێکڕای ئەنجومەنی وەزیرانە. هەموو بڕیارە گرنگەکان و استراتیجیەکان دەبێت ئەنجومەنی وەزیران بیدات و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیرەکان پێکەوە بە هەمانجی بڕیارەکان جێبەجێ دەکەن. تەنها لە کارە ڕۆژانەکان سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتیش فراوانیە، ئەگەر ناوەکو بڕیار استراتیجیەکان و کاری حکوومەت بریتێ لە ئەنجومەنی وەزیران. بەڵام ئێمە لەوەتی حکوومەتی هەرێم دروست بووە چێ هەستی کردوەکەوە ئەنجومەنی وەزیران وجودی هەیە، ئەنجومەنی وەزیران توانی هەیمەنەی هەبێ و توانی لێپرسینەوە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەیان بتوانێت پێکەوە بڕیارەکان بدەن. هەموو دەڵێ سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە، سەرۆکی حکوومەت ڕازی نەبووە، سەرۆکی حکوومەت ڕەزامەندی داوە. وەیە تەنان نەک لەناو حزب لەناو حکوومەتیش بە هەمان شێوە بەڕاستی ڕۆڵی کەسەکان زۆر کاریگەرە. بە هەمان شێوە نەک تەنها لەناو یەکێتی بەڵکو زۆربەی هەر زۆری حزبەکان من نابینم حزبێک جیاواز بی بڵێ وەڵاهی دەستەی باڵایەکەی سەرکردایەتی یا مەکتەب سیاسیەکەی پێکەوە بڕیاریان داوە سەرۆکەش پێ و پابند بووە. زۆربەی هەر زۆری جارەکان هەروە بووە سەرۆکە تەرحێکی هەبووە، پرۆژەیەکی هەبووە، بیرۆکەیەکی هەبووە، ڕەیەکی هەبووە، ڕەیەکەی لەسەر ئەنجومەنی سەرکردایەتەکەی مەکتەب سیاسەکەی بە شێوازی ئقناعکردن یان فەرزکردن توانێتی ڕەیەکانی خۆی بکاتە بڕیار. وەیە بەڕاستی یەکێتیش بەدەر نییە لەو حیزبانە، بە تایبەتی سەرکردایەتەکەی زۆر فراوانە، یعنی ئەو زۆرە سەرکردای 124 ئەندامی سەرکردایەتی زەبتکردن و کۆبنەوە پێکردن و بڕیاردانی زۆر ئەستەمە. دواترش لەناو بەهۆی ئەو کوتلە و کوتلەکاری و باڵباڵێنە خەڵکەشی زۆر ئاست نزم توانیتی بگاتە بێتە ئەندامی سەرکردایەتی لەوانەیە لە ئاستی ئەندام مەڵبەند و ئەندامی کۆمیتە ئەوانە با ئێستا بوویتە ئەندامی سەرکردایەتی و ئێستا قسەی ئەو بڕیاری ئەو مەسیر و داهاتووی ئەو حزبی لەسەر پابندە. ئەو تەنها یەشێتی نیە بەڵکو زۆربەی هەرە زۆری حزبەکان کام حزب دەبینی هەروایە، ینی ئەگەر خۆیان دانی پێبدانن یان دانی پێدانێن لە واقعدا هەروایە زۆربەی هەرە زۆری موسسات وجودی نییە بەڵکو کەسەکان ڕۆلی گرنگیان هەیە. لە وڵاتانیش تا ڕادەیەک یانی دەتوانم بڵێن بەڵام بەدەسەڵات بۆ نمونە ئێستا ئەمریکا سەرۆکی ئەمریکا دامەزراوی سەرۆکایەتی زۆر جودایە لەگەڵ کۆنگریس ئیشی خۆی دەکا، سەرۆکایەتیش ئیشی خۆی دەکا، بەڵام ئەوە بە دەستور ڕێکخراوە. هەر کاتێش بیانەوە لێپرسینەوە لە سەرۆک بکەن کۆنگریس ڕۆلی خۆی هەیە و هەروە دەسەڵاتی خۆشی هەیە. بەڵێ بە یاسا ڕێکخراوە. بەڵام لە هەرێمی کوردستان پێچەوانەیە بە یاسا دەسەڵاتی نییە سەرۆکەکە، بەڵام لە واقعدا دەسەڵاتش زۆری هەیە. ئەوش دەگرێت چەند هۆکارێک یەک لەوانە مەسەلەی بنەماڵێ و ئیستیمدادکردن و ینی وەرگرتنی شەرعیەت لە ڕێی باو باپیر و بنەماڵە و خێزانەوە. دواتری شەندێک جاران ئەو پارەیەکەوە تەمویلی پارە و داهاتەکان زۆربەی لە ڕێگەی ئەو دەچێت بۆیە چێ پارێ بدات و پارەکە لای چێ بێ زیاتر ئەندامانی سەرکردایەتی و مەکتەب سیاسی و حزبەکە زۆربەی بەجێ ئەو دەکەن. ینی کاک شازمان یەکێتی وەکو حیزبێکی فرەمەنبەر هەر لە دامەزراندنی وەکو سێ خەت دواتریش کە ڕاپەڕین دەبێت حیزبی تریشی دێتەگەڵ، بەڵام بەردەوام ئەو حیزبە لە ناو یەکێتیدا هەم باڵەکان با بڵێن خەتەکان کە بە ئاشکرا هەبوون و معلەن بوون، چوار کەس لە ئەندامی مەکتەب سیاسی بوون بۆ نمونە مەکتەب سەرکردایەتیەکان دابەش کراوە. بە گوێرەی زروف و کات و ڕۆژەکان خەڵکێکە بۆ لە ناو یەکێتیدا قوتب بووە، ڕێی هەبووە، بتوانیوێتی قەراردا بۆ مەسلحەتی حیزبەکەی. لە دوای کۆنگرەی چواری یەکێتیەوە ئەمانە هەمووی بزر بوون، کامل بزر بوون. بۆیش لەو کێشەکانی ئێستا یەکێتیدا تەنها دوو کارکتەر ماونەوە، کارکتەرێکە بەکەری کارەکە ئێستا دەسەڵاتی لەلای کاک باپەڵە، بەکەرێکی ترکەلا دراوە و کەناژیریان کردووە کاک لاهورە، کەسی تر ڕۆڵ نەماوە. ئەو بێڕۆڵیە لە ناو یەکێتیدا بۆ سێ دەگەڕێتەوە، بۆسی لە ناو یەکێتیدا ئەوەندە ڕۆڵ نەماوەکە خەڵکێکی تر ڕۆڵ بژێڕێ. یعنی ئێستا وای لێ هاتووە تەنها ئەم دوو کەسە دەتوانن یەکتر نەفیکەن یا یەکتر قبوڵکەن، یان هەر شتێک بۆ مەسلحەتی خۆیان و حیزبەکان بیدەن، بۆ خەڵکی تر نەما هەرکەمووی بزر بوو. من لەگەڵتم هەر بدایەت باسم کرد کە بۆ وای لێ هات، بەڵام ڕۆڵ نەمابێ من لەگەڵ ئەو ڕێیە نیم کە ڕۆلی کەس نەماوە، ناخەڵک ڕۆلی ماوە کاکۆسەت ماوە لێرانە قسەی دەڕوات.
زۆر کەسی تکە لە قیادە قسەی دەڕواتن لەو کێشانە بێدەنگن لەم یان کێشانە بێدەنگن ئێمە ئاگامان لێن لەم خەڵک کێشانە ئاگەلێنن. بێدەنگن ئەوە تازە باسم کرد بێدەنجەکە بۆ دەگەڕێتەوە شتێک هەیە ئەولەویەتە پێش ئەوە عیلاجکەی دەبێ ئەوە عیلاجکەی من لەوە دەبینم یعنی باسم کرد زۆربەی سەرکردایەتی یەکێتی و قاعدەی یەکێتیش بەشێکی زۆری لەگەڵ ئەوەیە کە ئێستا ئەمە هەوڵ دەین سەرکەوتوو بین ئەولەویەتمان خستۆتە ئەولەویەتمان کردوتە سەرکەوتنمان لە پەرلەمانی عێراقی فیدرال بەڵام بێدەنگە بن نە ئەمە بێدەنگ نابێت من پێم وایە ئەوەی تۆ باسی دەکەی بڵێ مەسەن با بڵێن ڕۆڵیان نەماوە نە ئێستا دوای ئەوە بزانین ئەحداسەکان بەرەو چێ دەرە پێم وایە هەمویان ئێستاش ڕۆلیان هەیە هەولی زۆریشیان داوە پێش ئەوەی هەڵبژاردننی بەغدا بکرێتن بتوان ئەو دوو قوتبە بگەین یەکتری بێکەوە بۆی سەرکەوتنێکی گەورەتر بەدەستبێنین ڕۆلیان هەیە بەڵام لە حەدەسەکە ڕۆلیان نییە هەتا ئێستانەکە بە قەناعەتی من مۆزوعەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەولەویەت شتێشکەیە لە بەردەم یەکێتیەکان نەک لە بەردەم کاک بافل یان کاک ئەوە بەڵکو لە بەردەم یەکێتیەکان بە شێوەیەکی گشتی یەکێتیشی بافل نییە و شێخ لاهوریش نییە و منیش نییە یەکێتی هەمووانە کاک دکتۆر باسی کرد مەسەن ڕۆلی شخصیات دەورە بینێتن لەو سەردەما کاریزمای شخصیەکان ڕاستە مەسەن ئەوانە دوو کەسی دیاری ناویەکێتین کە کێشەیەکە بێتن کێشەکە بارزە بێتەوە بەڵام کێشە ئەگەر بینی من و کادیرشکە هەبێتن لە خوارەوە لە ئاستی مەڵبەندیان لە ئاستی هەر ئاستێشکە بێت لە خوارتر پێم وایە ئەو بروزەی نابێتن کە خەڵک باسی کاتن کێشەکان عیلاج دەکرن بەس لەوێ کێشەکە ئەبێ هەمووی پێکەوە عیلاج بکرێت ئەوەیە دەنا ڕۆلیان هەیە چۆن ڕۆلیان نییە کاتمان بەرەو تاوابوون دەستی کاک دکتۆر پرسیارێک کە هەلومەرزێکی نوێ هەشتی تەمووز هەلومەرزێکی نوێ بوو بۆ حیزبی کوردی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەویش ئەوە بوو کە بۆ یەکەم جار لە حیزبی کوردی هاوسەرۆکێک خۆی دەردەکات یان کەسێکی بارز کەسێکی تر دەردەکات ئەوەی پێشووتر هەبوو هەم لە پارتی هەم لە ناویەکێتی هەم لە بستنەوەی گۆڕە هەم لە حیزبەکانی تر لە حیزبەکانی ئیسلامیەکانیش خەڵک زیابۆتەوە لە خۆی وازی هێنا یان خۆی ماڵەوەی هەڵبژاردەوە کە ناژیری هەڵبژاردە بەڵام ئەوە پێچەوانەیە ئەم هەلومەرزە یعنی چی لێ دەخوێنرێتەوە ئایا ئەمە سابقەیەکی خراپ نییە بۆی تا حیزبی تریش لە ئاسایکەنەوە یعنی ببێتە سابقەیەکی خراپ لە هەرێمی کوردستان خۆی وەکو باسم کرد بەڕاستی ینی ئەو شتە تەنانەت ناو پارتیش ڕوویداوە ینی لە بینی کاک نێسیر و کاک ئیدریس بەڵام لەبەرەوەی کاک مەسعود بارزانی و خۆی ماوە لە ژیاندایە توانێت یانی تا ڕادەیەک پەردەیەک یان جۆرە ستارێک لەسەر شانۆیەکەی دابنێ و خەڵکەکەی ئەوەی کەوا لە دەروێ زۆر هەستی پێ نەکا گەرنا بە هەمان شێواز ئێستا کاک نێسیربان بارزانی وەیە دەسەڵاتێکی گەورەی هەیە بەڵام وەکو پۆستێکی گەورەی هەیە بەڵام دەسەڵاتەکانی زۆر سنوودار کرا وەکو ئەوەی نیەکەوە مەسعود بارزانی ئەو دەسەڵاتە تەنانەت ئەو شوێنانێکەوە ضرورە و بە پێی یاسا بۆ نمونە دەستگای پاراستن و زانیاری دەبێت سەر بە سەرۆکی هەرێم بێ نەیتوانێت هەتا ئێستا کەسێک دابنێت یان سەر بەوەی ڕاستەوخۆ کەواتە دەسەڵاتەکانی بەڕاستی لێستەندرایتەوە بە فعلی و عملی بۆیە ینی ناو حزبەکان تریش ینی دەبێتە ئەوە کودەتاش هەردەم هەوڵی داوەکەوە چاولێکەری دروست بکە بۆ نمونە دەکەین لە تونس ڕوویداوە لە غانا ڕوویدا ینی لە دواتریش ڕوویدا لە نەیجیرە لە شوێنەکانی تریش ڕووداتەوە چکەوە تا هێزی سەربازی هەبێت خەڵکی سەربازی هەز بکاکەوە هێزی هەیە و دەتوانێت گۆڕانکاری بکاکەواتە کودەتای سەربازی هەردەم دەبێت مامۆستا شادمان سەرنجامی ئەم کێشەیە بەچی دەگا بەقەناعەتی من سەرنجامی ئەو کێشەیە معالەجە دەکرێت شت نییە عیلاج نەکرێت یعنی یەکێک کە نەخۆش بوو حتمما دەبێت عیلاجی کەین ئەجینە ئەمرێ وانە من پێم وانییە یەکێتی بمرێت نە عیلاج دەکرێتن بەس وەکو باسم کرد ئەولەویەتەکە ئێستانەکە لەوەیە ئەگەر لەوێ سەرکەوتوو بین لەوەشیانە سەرکەوتوو دەبین یان بە قەناعەتی من ئەگەر لەوە سەرکەوتوو بین کە زۆرترین خەڵکی خۆمان خەڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە پەرلەمانی عێراقی سەرکەوتوو بین خۆمان بەهێزکەینەوە لە بەغدا لەوەشیان بەهێزە بین ئەوە بین دوای ئەم مەسەلەیە ڕەنگە لە ناو یەکێتی حالەتێکی ئاسایی وەربگرێت چکە زۆر شتی وای بەسەر هاتووە کەواتە ئێمە دەتوانین ئەوەش معالەجەکەین کادیرانی یەکێتی من پێم وایە خەڵکێکی زۆری ڕۆشنبیر صاحب ئەزمون لە ناو یەکێتی هەیە چ لە قیادە یەکێتی چ لە ئەوەش
قسەکەی دکتۆر ڕاستە ڕەنگە ئەم دوایین کۆنگرەی یەکێتی وای کرد خەڵکەکی زۆر قیادەی یەکێتی سۆسەرکردایەتی ڕەنگە مستەوای ئەندامی کۆمیتەشی نەبێت وەکو مستەوای فکریەوە بەڵام خەڵکەچکەشی تێدایە لەم 100 و قسوور کەسە بەلای کەم 70 کەسێکی تێدایە کەس خاوەن فکرە خاوەن فەلسەفەیە خاوەنی ڕۆیایەکی تایبەتە ئەزمموی هەیە لە سیاست هەیە دیسان تۆ لەبیرت نەچێت لێژنەشکەش هەیە کە پێی دەگوترێ لێژنەی باڵای بەرزەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانش خەڵکەچی بە ئەزمونن من پێم وایە ئەوە معالەجە دەکرێت ئەوان دەتوانن ڕۆڵێک بجێڕن هەتا ئێستاش ڕۆڵە جێڕن هەوڵە دەن بەڵام ناڵێم هەموو شتەکان پێم وایە تەعزیل بوویتەوە بۆ دوای ئەوە زۆر سپاس بۆ هەر یەک لە میوانەکانم دکتۆر ڕەعەت ڕەفعەت و مامۆستا شادوان دەرگەڵی ئێوەش بینەرانی ستاندارد و شڕۆڤەی ڕووداوەکان هەر بمێنن لە خۆشیدا و کاتێکی شات.